لیاریەکانی هەفتەی سێمی خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵی دووەم لەسەر یاریگای دووەمی فڕانسۆ هەریری ئاسۆ میوانداری گاڕی کرد. یاریەکە سەرەتایەکی خێرای هەبوو. دڵشاد جەلال لە خولەکی دوو توانی گۆڵ یەکەم بۆ ئاسۆ تۆمار بکات. ئاسۆ دەرفەتی گۆڵی دووەمیشی هەبوو، بەڵام لە دەستیدا گاڕا هەوڵەکانی خۆی خستەگەڕ بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە تا لە خولەکی 27 لە هەڵەیەکی هێڵی بەرگری ئاسۆ ئالان موحسین ئەنجامەکەی بۆ گاڕا یەکسان کردەوە. لا نیوەی دووەم یاریەکە گاڕا هەوڵەکانی بۆ گۆڵی پێشکەوتنیش بوو. لە خولەکی 54 پێیگەیشت کاتێک محەممەد سدیق بە لێدانی سزا تۆماری کرد. لە کاتێکدا ئاسۆ دەرفەتە ئاسانەکانی بۆ گۆڵ تۆمارکردن نەدەقۆستەوە، نێوار سەردار گۆڵی سێمیشی بۆ گاڕا زیاد کرد. لە خولەکی 76 نابژیان فیکەی لێدانی سزای بۆ ئاسۆ لێدا و محەممەد عنتەر با گۆڵی دۆم بۆ ئاسۆ جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. هێندەی نەخایاند و لە خولەکی 83 ئەحمەد کەریم گۆڵی چوارەمیشی بۆ گاڕا زیاد کرد. دوای دوو خولێک محەممەد عنتەر جارێکی دیکە جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە با تۆمارکردنی گۆڵی سێم بۆ ئاسۆ. ئاسۆ هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا، بەڵام لە کاتی ئاسایی و هەشت خولەکی زیاد کرا و بە ئامانجەکەی نەگەیشت و تووشی دووەم شکستات لەسەر یاریگای خۆی. سەرکەفتنەکە گرنگ دەستخۆ بینیش دەر بە یاریگاها خۆ هەفسێ خاڵە بوو مەگەلێکت گرنگ بوون وەکو یاریکەر و وەکو کادری تەدریبی ئەم دل و جان هات بوون کو بشین سەرکەفتنە دەستخۆ بینین چونکی یاریا بێژ یاریامەش دەر بە یاریگاهامە دیاب زەحمەت بیت ئینشاءالله دەسەر یاریا بێژی کارکەین بشین باشتر دەستخۆ بینین ئینشاءالله. ئەمە هەموو یاریەکان یاریێکی باش ئەنجام بدەین دەتوان برێم لە جێمی یەکەم لەوانەیە باشتر بین جێمی دووەم زاروێ خراپ دەبن لاعیبەکان زاروێ لە جێمی یەکەم خراپین لە جێمی دووەم هەڵەکانمان ڕاست دەکەینەوە باشتر دێنەوە ناو یاریگا. ئەمە ڕاستە دوو یاریمان لە دەستداوە بەڵام هێشتان دەوری ماوە دەوری دوور و درێژە دەتوانین ئەو هەڵانەی کە هەیتمان خۆمان چاکەینەوە. بەمەنجامە ئاسۆ تووشی دووەم شکستات لە خولەکە و بە بێخاڵ لە کۆتای ڕیزبەندی کۆمەڵەکەیەتی گاڕەش بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو بە 4 خاڵ لە خانەی دووەمی کۆمەڵەکەیەتی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.